بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە هەموو هەفتەیەک پێنجشەمان کاتژمێر 5 وارە ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا بۆچی گەنجان بەرەو هەندەران کۆچ دەکەن؟ هۆکاری گەنجان هۆکاری کۆچی گەنجان چییە بەرەو هەندەران؟ دەپرسین ئایا حکومەت چی کردو و پێویستە چی بکات؟ ئایا گەنجی کوردی باشوور خۆی بە خاوەنی کێشەکان نازانێت دوا کۆچ بەرەو هەندەران دەکات؟ ئایا بێزاری و ناڕەزایی گەنجان وای کردووە کە گوێ بە مەترسیەکانی ڕێگەی چوون بۆ هەندەران بەرەو وڵاتان نەدرێت؟ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج بۆ چوونی تێبینەکانتان بۆ ئێمە بنێرن، هەروە دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانێکە لەسەر شاشەوە دیارە پەیوەندیمان پێوە بکەن، ئێمە ئێوە گفتوگۆ ئەم بابەتە ئەمتەوەرە بکەین، بزانین هاوڵاتیان ڕێیان چۆنە و پیان وایە بۆچی گەنجان بەرەو هەندەران کۆچ دەکەن، هۆکاری کۆچکردنی گەنجان چییە بەرەو هەندەران؟ وەکو ئاشکرایە وەکو دیارە لە ساڵی لە هەشتاکان و نەوەکان هەتا هەفتاکانی زۆر جار گەنجان کۆچیان بەرەو هەندەران کردووە و لە ساڵی 2015دا ئەم کۆچکردنە بە شێوازێک لە شێوازەکان زەق بوویەوە و جارێکی دیکە دەستی پێکردەوە و لە ئێستاشدا لە ساڵی 2017دا جارێکی دیکە باز لەوە دەکرێت کە کۆچی گەنجان دەستی پێکردوێتەوە. بۆیە دەمانەوێت بزانین هۆکاری کۆچکردنی گەنجان چی؟ ئایا بێزاریانە؟ ئایا بێزاری و ناڕەزایەکانی گەنجان وای کردووە کە گوێمە مەترسیەکانی ڕێگەی چوونیان بۆ هەندەران نەدرێت؟ ئایا حکومەت چی کردووە و پێویستە چی بکات بۆی کە ڕێگر بێت لە بەردەم ئەم کۆشەدا؟ وەکو دەوترێت گەنج داینامۆیە، گەنج پڕە لە توانە و هەروەها هەموو وڵاتێک لەسەر گەنج بنیاد دەندرێت. هۆکاری ئەمانە چییە؟ هۆکاری ئەوە چیە کە گەنج بەرەو هەندەران کۆچ دەکات؟ بەڕێزان لە وەڵامی ئەم پرسیاری ئێمەدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی چەند هاوڵاتیەک بە کۆمنت بەشدار بوون لەگەڵمانە. گەشە عومەر دەڵێت لەبەر ئەوەی لێرە مرۆڤ بوون بەهای بۆ دانانرێت. محەممەد سوچی دەڵێت کێشەی گەنجان نەبوونی پەروەردە، نەبوونی دامەزراندنە، نەبوونی خۆشەویستی بۆ خاک بەداخەوە. حیزبەکانی کوردستان ناتوانن وەک پێویست خەڵک پەروەردە بکەن لەسەر خۆشەویستی بۆ خاک بەتایبەت لە لای گەنجان. محەممەد حەسیب دەڵێت لەبەر ئەوەی کێشە هەیە برسیە کێشەی هەیە و برسیە و حکومەت دوو بنەماڵە مافیا بەڕێوەی دەبن، من خۆم هاوڕێم هەیە بە دوو مناڵەوە دەڕوات. ئاماج محەممەد دەڵێت لەبەرەوەی ئێستا یاسا لەم وڵاتە نەماوە و تەنها زڵم و نەعەدالەتی هەیە. جەلال جەباری دەڵێت سیاسەتی سەقەتی ئەم دوو بنەماڵەیە لە ماوەی چارەکە سەدەیەکدا هۆکاری سەرەکی کۆچکردنی گەنجان بووە بۆ هەندەران. بەڕێزان وەکو وتم ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج بۆ چوونی تێبیرەکانتان بۆ ئێمە بنێرن، بێگومان ئەگەر من دەرفەتم نەبوو کۆمنتەکان بخوێنمەوە ئەوە لەسەر شاشە کەناڵی ئەسمانی پەیام بەدەر دەکەوێت وەکو ئێستا کە دیارە. هەروە دەتوان لە ڕێگەی سکایپەوە پەیوەندیان پێ بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەمانەوە کە لەسەر شاشە دیارە دەتوانن پەیوەندی بکەن و پێکەوە ئەم بابەتە گفتوگۆ بکەین، بزانین ڕێی هاوڵاتیان چییە. کێمان لەگەڵە کاکەروانمان لەگەڵ لە سلێمانیەوە. سڵاو لێ بە کاکەروان. زۆر سپاس دەکەم. کاکەروان پێ دوایە هۆکاری کۆچی گەنجان بەرەو هەندەران هۆکارەکەی چی بێت؟ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ دەرفەتم بەرە منیش پەیامی خۆم بگەن لە تەلەڤیزیۆنەکەی کوردستانەوە. نەک گەنجان بڵێن هەر کۆمەڵگەی کوردواری کەوتە کۆمەڵگەی کوردواری هاتە خێزانەکانیش دەگرێتەوە. ئەبینی ئامارەکان دەبێت نەسا 25 جوانێکە کۆچەکەن لە هەرێمی کوردستانەوە خێزاندار و یان خاوەنی خێزانن. هۆکاری نەبوونی سیستەمێکی دیموکراسی عەدالەتی ئیجتیماعی لە وڵاتی ئێمە بوونی نییە. کاتی ئێمەش کۆچەکەین بەرەو وڵاتی ئەوروپا بۆچی کۆچەکەین؟ دەبینین یاسا سەروەرە عەدالەتی ئیجتیماعی هەیە و هەلی کار خساوە. ئێمە لەم وڵاتە کە نیشتەجێ بووین بەداخەوە کۆمەڵێک کەسب لە ژمارەی 100 نەفەری تێپەر نابێت کە دەستیان گرو بەسەر خاکی هەرێمە خێر و بەرەکەتی ئەم وڵاتە ئەخۆن. کام وڵاتە توانێت زۆر ئەگەر کوردستانی گەورەش بەخێو بخە ئەم بەشەی باشوورمان، بەڵام بەداخەوە کە بەو شێوە نەبووە. دەبینی ئەو هەموو گەنجە تەخەڕوجەکە لە زانکۆکان لە پەیمانگاکان، بەڵام هەلی کاریان بۆ نادۆزێتەوە. کەتی تایبەتیش بۆ بە کەرتێکی حیزبی تۆ بینی هەموو کۆمپانیەکانی حیزبەکان ئەوەی لە کادیر و لە ئەنجامی خۆیان نەبێت ئەبێ بڕۆیت دەستکەی حیزبەکەش بێنێ بڕۆ بۆ کۆمپانیا. بەداخەوە بێسەروبەرێکی لە وڵاتە گەنج هەروە باشەکە و ئەم وڵاتە بەجێ بێڵە تازە ئەمان چارەسەر ناکرێت بۆ ئێمە لەبەرەوە. زۆر باشە کاکەڕان پێ دوانیە گەنجان
خۆیان بە خاوەنی کێشەکان نازانن پێدوانیە گەنجان بۆ خۆیان بە خاوەنی کێشەکان نازانن پێدوانیە دەبنە چارەسەری بەشێک لە کێشەکان دەتوان ببنە بەشی کاتێک گەنج زەنگ بەرز دەکاتەوە دەکوژرێت تیرۆر دەکرێت کاتێک نووسێ هەر تیرۆر دەکرێت کاتێک داوای حەق و مافی خۆیگان مافەکانی پێشە دەکرێت گەنج هەرەوەی پێکرێت گەنجش لە هەر وڵاتێکە احترامان لەم شاشە پیرۆزەوە کە پشتگوێ خراو لە پێکرا ناچارە سەری خۆی هەڵبگرێتەوە وڵاتە بەجێ بهێڵێت چونکە هەوڵ هەیە بە ڕێگەی دیموکراسی بگاتە مافەکانی خۆی دوجار ناگاتە مافەکانی خۆی بیر لە جێشتنی وڵاتەکە و بۆیە سپاس بۆتەوە ڕێکەوە کاکەڕوان پێ دوانێ کاتێکە گەنجانمان ڕویان لە دەروی وڵات کرد ئەوان نەوەی نوێ وابەستەیی بەرامبەر بە نیشتیمان کەم دەبێتەوە و ئینتیمای بەرامبەر بە نیشتیمانەکەی کەم ببێتەوە ئەگەر لە دوو ڕوانگە هەیە بەڵێ یەکێکیان 100% دوای لێکە کە هەر لە کورد بوو بەڵێ کاکەڕوان پێم وابێت پەیوەندێکی کاکەڕوان پچرا بۆ هیوایی جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە ئەمەش ڕێی ئەو هاوڵاتیە بوو کە پێوا بوو دەسەڵات سەبەبی ئەوەیە ناعەدالەتی ئیجتیماعی هەیە و نەبوونی هەلی کارێکێکە لەو سەبەبانی کە گەنجان بۆتە هۆی بێزارکردنی گەنجان و گەنجانیش ڕوو لە دەروی وڵات دەکەن و هەروەها هەندێکی دیکە پێی وایە کە ڕێگرتن لە بەردەم کۆچی گەنجاندا بە داخستنی فڕۆکەخانە و سنوورەکان نابێت بەڵکو بە چاکردنی ژیان و بارگوزاریان دەبێت شارەمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو خات شارە سارە خات سارە ئەم کاتتان باش باشتر بۆ بەڕێزت وەڵا هۆکاری کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات ئەگەڕێتەوە بۆ هەموو ئەو نەعەدالەتیەی کە لە سیستەمی کۆمەڵایەتی وڵاتەکەمان هەیە تێرێک لە هیچ شتێکە عەدالەت نییە هۆکاری سەرەکی ئەمەیە یعنی تۆ پەیام خەبەولاوە تەعین نەبوونی گەنجان نەچوونە سەر کاری گەنجان ئەمانە هەمووی خەبەولاوە لەسەرەوە نەعەدالەتی زۆر زۆر وای لەو خەڵکە ئەکاتە بڕوە بەرەو دەرەوەی وڵات بەڵام من چوونە دەرەوەی وڵات چارەسەری مەسەلەکان ناکە پێویستە ئەوانەی کە بەتەمان بڕۆن ئیتر نەڕۆن واستێنی لە ڕۆشتن هەوڵبەن ڕوبەڕووی ئەم گەندەڵیە ببنەوە هەوڵبەن ئەم سیستەما بگۆڕن ساراخان پێت وایە گەنجان بتوانن ببنە بەشێک لە چارەسەری ئەمە ئەو کێشانێکە لە کوردستاندا هەیە بەتەئکید ئەتوانن هەر خەڵک و هەر گەنجە ئەتوانن گۆڕانکاری بکە ئەتوانن گۆڕانکاریی زۆر زۆر ئیجابیانە بکەن ئەتوانن کۆتایی بەم دەسەڵاتە نەعەدالەتە بێنن ئەتوانن چیتی سینا شیرینیە لای بن چۆن دڵیانی ئەم خاصە جوانە بەجێ دێڵن کە چەنەها ساڵێک تێگیر بوون و ژیانی ئەوانە هەموو خێر و پێرێکیاونەتێ ئەتوانن بەڕووی ئەو گەندەڵکارانە بکەوە ئەم خاصە جوانە ببێتەوە بۆ خاصە جوانی تێجاران هەبوو کە خزمەتی هەموومان هەبوو ساراخان پێت وایە حکوومەت پێویستە چی بکات بۆی ڕێگرێ لەو کۆچەی کە گەنجا دێکن بۆ هەندەران و بۆ دەرەوە حکوومەت هیچی پێ ناکرێت بەڕاستی حکوومەت لە هیچ ڕێگۆ هیچی پێ ناکرێت بەڕاستی ئەمە هەر حکوومەت نییە پێویستە بڕوخێت پێویستە کۆتایی پێ بهێنرێت ئەوەش بەیانبەتی گەنجانە بێت بەڵێ سپاس زۆر سپاس بۆ ساراخان سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئەرسەلان مەلا عومەر دەڵێت لەبەر ئەوەی کوردستان ژیانی تێدا نەماوە هیچ تاکێک لە کوردستان کەرامەتی پارێزراو نییە لەبەر ئەمە کۆش دەکەن شادی شێخ فەرەش دەڵێت لەبەر نەبوونی کەرامەتی مرۆڤ لە کوردستان محەممەد حسێن دەڵێت کێشە بەس نەعەدالەتیە و دەسەڵاتداران دروستیان کردووە کامەران نووری دەڵێت لەبەر ئەوەی هیچ ئومێدێک بەم دەسەڵاتە نەماوە شاخەوان وردی دەڵێت بەهۆی بەرگەنەگرتنی ئەم هەموو نەعەدالەتیەوەیە لەبەر ئەوەیە کۆچی بەلەشاو دەبینین بەڵێ بەڕێزان کیژان ئیبراهیم دەڵێت چووکە گەنجان بە دوای ژیانێکی خۆش دەگەڕێن لە وڵاتی خۆیاندا ئەمەیان نەبینی و عومەر حسێن دەڵێت کۆچی گەنجان لەبەر نەبوونی یاسا و دزینی داهاتی وڵاتە لەلایەن چەند کەسێکەوە و نەبوونی دامەزراندنە بۆ گەنجان کاکەروانمان لەگەڵ سلێمانیەوە فەرموو کاکەروان بۆ بەڕێز نازانم کارەکەی چی بوو خەتەکەی دەکەوت داوای لەبوور نەکەم لە بەرەسان پرسیارەکە لیا بوو کە فەرمووت ئایا کاریگەری ئەبێ لەسەر نیشتیمان پەروەربوونی کوردەکان بەڵێت 100% تاکید هەندێکیان
تأثيراتنا سرورين ظلم العدالتي أم دوباك دسالاتان تشتم براكا نوتش هرلا كلبوني خوان بصر هندك شامة بتشاوانا وحاول دردان بشهادة كي برزو بتوانا كي باشو بانرجي كي باشو بقرنا ولاتك خدمتك بلام أمانا ما نديوه ما وصايا برس كهاتنا ولاتك لم ترخرات بردنا نان جواني وكان مشروعي ركوبيك بأنجام بجين أو كزانست علمي كي بيبو بلام بداخل دواجا قراتو بأوروبا لأوروبا خدمتك كراوة أما دقراتو بو بسيستمين لم هرما تو بينين أنه دوتشار نودوها بخوي شرنا أخو بالنهاية كحاولاتي كردستان روي لأوروبا كده هيش تزبلش جارك بس بالشريك يساعد شرك إن أخوي كردواري هستاوتو كرد ناتشارا حاولاتي كرد تاكي كرد ناتشارا سري خوها قرب بوشونك آرام زور باش كاكران بيدوايا حكومة ياريم دبيت شرولي بجيرد لم كيشي دا ودبيت شون شارة سريم كشيكتا هرمي كردستان دا صلاتي كتي بادو بريان بوش وانا همون نولاتان وبعتنا تولاتك من نجمن إرسا بجداري توري بكم كنا عدالة اجتماعي بقيالما حاول اجتماعنا زور باش كاكران بيدوايا حكومة ياريم دبيت شون رول بجيرد لچارة سركرديم كيشي دا شون رقر بيد لكوشي گنجان بو هندران دبي حكومتي هريم أولا كتأسى حكمرانية كان احترام قبل كسي نسخنوار حكمرانية أو ملاعتكات بيويس لسريعا وعلى ثاني جنج بين نتيش وجنج خلق الشعب هذا الشعب ولاد بسيستم كراي بكرا حاولنا عدالتي ظلم وزور داري توقعن دني رنامه نوس ميديا كارو ما وساي زانكو ما وساي ناونديو وهروها همسر جمتينو تيوجا كان كارمندگی پلیس سو روزسر شفا مكان واجب دي بنكاد بني برپسك منالي برپسك يعني كا اوبريشناتي بيكا ابي ام شايب هم شو من سياسه كي تايبت برخصني يعني حالاتي بتكارا بله سپاس بۆ تۆڕەکەت بەڵێ سپاس بۆ کاکەرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاکەروان بەڵێ بەڕێزان هەندێک لە کۆمنتی و بەشداربوانەتان بۆ دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی پێیام تیڤی سەرنج بۆ چوونەکانی خۆیان بۆ ئێمە ناردووە دەتوانن لە ڕێگەی پەیجی پێیام تیڤیەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێش دەستپێکی بەرنامەکە تەوەر لەوێ دیاری دەکرێت ئێوەش دەتوانن بە سەرنج بۆ چوونەکانتان بەرنامەکەم دەوڵەمەندتر بکەن ئەحمەد شاسوار دەڵێت لەبەر نەبوونی بێئیشیە ڕێژوان سیروان دەڵێت لەبەر گێلی ئەو خەڵکەیە کە 26 ساڵە دەسەڵاتدارانی ئەم حکومەتیان بینیوە کەچی ئێستاش دەنگیان بۆ دەن و تەزویریان بۆ دەکەن یاسین ئیبراهیم دەڵێت لەبەر ئەم حیزبانە کە ژیانی خەڵکیان داکی کردو و ئامادەژنین واز بهێنن ئیلا ئەحمەد دەڵێت لەبەر ئەوەی ناوی ژیان بێت لەم کوردستانەدا نەماوە ئاراس عەبدوڵڵا دەڵێت لەبەرەوەی هیچ ژیانێکی تێدا نەماوە بەرزان خەیری دەڵێت لەبەرەوەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ژیانی تێدا نامێنێت علی ئەحمەد دەڵێت لەبەر ئەوەی کوردستان کۆمەڵێک مافیا بەڕێوەی دەبەن و هیچ ئومێدێک نەماوە ئەحمەد عەبدوڵڵا دەڵێت لە داخی مەسئولی دز و درۆزن هێمن سابیر دەڵێت لە داخی دز کۆش دەکەن محەممەد ڕەسوول دەڵێت چونکە مافیا زەوتکراوە ناتوانن شەرەفمەندانە بژین هاوڕێ عەزیزمان لەگەڵە فەرموو ئەم کاتت باش ئەزیزەکەم زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن و بۆ خوازم خۆشی لەو تەوەڕە جوانەتەکەم زۆر سپاس کاگاوڕێ بەسەگە نەستێبوارم کێ بدەی ئەوەی گەنجان ڕاستەکەی هیوایە بینەماوەتۆ جگە لە گەنجان سەرجەم خەڵکی کوردستان هەر گەنجان نییە گەنجان بەشێکی زیندی کۆمەڵگەی خۆمانە بەڵام زۆر بەداخەوە بۆ نمونە هەر وەرە سەیری زانکۆکان کە فەرموو زانکۆیان مراندووە وڵاتیان مراندووە هەموو نەعەدالەتی وای کردووە وایان کردووە لە وڵاتە دەستیان خستوتە دینەقاقەی هەموو تاکەکانی وڵات ئازادی نەماوە خۆشگوزەرانی نەماوە ژیان نەماوە وەرە خەڵکی فەقیر وەرجار تەماشا بکە ببینە ئەو خەڵکە چی ستەمێکی ئەکرێت چی مافێکی خوراوە چی مافێکی زەوتکراوە بەسەر ئەم هەموو داهاتە ئاخر ساڵی سەرزەوی و ژێرزەوی خۆی گەورەی بەخشیوەتی بۆ وڵاتە پێت وایە کاک هاوڕێ دەبێت حکومەت یاریبی کوردستان چ ڕۆڵێک بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم کێشەیە وڵاتانی دەرەوە لەوێ بلۆکی کەی پارەی ئەم خەڵکە کاگاوڕێ کاگاوڕێ پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت چ ڕۆڵێک بگێڕێ لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا و چۆن ڕێگری لەو کۆچە دەکات براشی بەڵێ من دەخۆشی لەو پرسیارەی جەنابەت دەکەم شتێک من پێم وایە نەگەر من زۆرینەی خەڵک پێی وایە شتێک نەماوە ئەمڕۆ بە ناوی حکوومەتەوە فرمێتم هەیە وەختەکەی جەنابەت بۆچی
چونکی خەڵک دەگەر بۆ نمونە ئەها ڕۆڵەکانمان بۆ نمونە داوا لە باوکێکە ئیشی بۆ بکات حکوومەت یعنی باوکی میلەت بەڵام زۆر بەداخەوە ئادە سیر کە ئەم وڵاتیان چی لە کردو ئەمان بە هەموو لە هەر جۆرە ئەقلیمە وڵاتەکەیان فرۆشتووە خاکەکەیان فرۆشتووە نەوتەکەی ئەفرۆشن ئیتر خەڵک چاوەڕێی چی لەمانە بکات زانکۆ کابراچێتەوە زانکۆ پارەی نییە تەلەبەکەی خوێندکارەکەی پارەی نییە ئەو لە پارەیش لەسەر خودکەوە ساڵانە باجی بێتێن باش لە خوێندکار بێنی ئەخر ئەمە چی واقعەکە ئەمە چی نیشتانێکە بەڕاستی ئەمانە ئەوە هەر حەقی ئەوەیە گەنجان من یەک داواکەین لە گەنجانی کوردستان هەیە بە هەموو خەڵکی کوردستانیش نەکن ئەم وڵاتە جێ نەهێڵنی لێیاندەن بە شێوازێکی ئاشتیانە لێیاندەن سەرنگومیان کەن بیان خەنەژێر ئەو خاکەی کە ئەوان نەیان بینیەوە چاوەڕێی ناکەن بەڵام چاوەڕۆنکراوە ئەبێ بچنە ژێر ئەو خاکەی کە خیانەتی لێ ئەەکەن گەنجان ماسی ئەمیلەکە لە هیچ بە هیچ شێوەیەک ڕەوانیە و بە هیچ کەسێکیش ناشێت کاگەڕە پێ دوایە گەنجان بتوانن ببنە چارەسەری بەشێک لە کێشەکانی هەرێمی کوردستان و چارەسەرێکی بۆ بدۆزنەوە و بتوان بن بەشێک لە چارەسەری یعنی حکومەت بتوانێت گەنجان پێ دوایە بتوان ببن بە بەشێک لە چارەسەری کێشەکان بەڵێ گەنجان لە هەموو وڵاتەکە لە هەموو جیهانە خوای گەورە وای دروست کردووە گەنجان ئەتوانێت هەموو گۆڕانکاری بکات بەڵام بە شێوازێکی ئاشتیانە چونکی ئەمان ڕێگەی ئاشتیشیان نەیەڵاوەوە ئازادیان لە خەڵک دەوت کردووە ئازادی خوای گەورە کە ئازادی بەخشیوە بە ئینسانەکانی بە ئازادی لەدایک بووە ئەمان ئازادیەکە خەڵکە کوژن ڕۆژنامەنووسە کوژن هەڵی تیرۆر یعنی شت نەماوە ئەمان نەیکەن بەڵام کرد بەفرە خەڵک ئەڵێ لێرا بەختەی کرد گەیوێتە جانیدیان قبوڵ ناکا بەڕاستی ئەبێ سەرنگوم بن بەڵە سپاس بۆ کاگەوڕێ سپاس بۆ پەیوەندیەکەت هاوڕاستخانمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو هاوڕاستخان فەرموو ئەم کاتە باشتر بۆ بەڕێزت باش زۆر سپاس دەکەم فەرموو هاوڕاستخان پێشبای بەرنامەکە دەکەم زۆر سپاس دەکەم دەتوانم بەرنامە قسە لەگەڵ خەڵک فەرموو هاوڕاستخان بەرنامەکە چاوەڕێ بەڵێ بەردەوامە فەرموو لەسەر تەوارەکە قسەم نییە بەڵێ بەڵێ هاوڕاستخان بەڵێ لاویمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو لاوی ئەم کاتۆ باش براکەم زۆر سپاس دەکەم دەستخۆشیە بەرنامەیەشە لێرەم زۆر سپاس دەکەم وەڵی براکەم من لەسەر تەوەرەکە و 2000 کار ئەڵێم کە خەڵک لەم کوردستانە زیرابێتەوە بە سوێ خۆگارم پێ بڵێ کە خەڵک لەم کوردستانە دانیشێت بەڕاستی وڵاتێکی قەیراناوی و کۆمەڵە مافیا و دز و جەردە بەڕێوەبات و هیچی تر نییە بەڵێ خۆم یەکێکم لەوانی کە ئەم وڵاتە بەزووتری بەجێڵم بەس داوا لە خەڵکی کوردستانی بەشەرم دەکەم هەر هەموویش لەلای خۆی چەکێک هەڵگرێت و بێتە سەر مافیانە ڕامات کاگلاوی چی وای لە جەنابەت کردەوە و گەنجە بیر لەوە بکەیتەوە کە وڵات بەجێبێڵیت والله هەر ژیانیانەما بەدیان چێ دانیش لەم وڵاتە خوێندنە تەواویەکەی ئەبێ دوای چی کرێکاریی دەست ناکە یعنی ژیانێکیانەما لە هیچ ڕوویەکەوە بەڵێ دەستخۆشی لێ یەکەم و زۆر سپاس کاگلاوی پێ دوانیە گەنجان تۆیەکی گەنج ببیتە بەشێک لە چارەسەری و گرفتانێکە لە کوردستاندا هەن بەڵێ زۆر چکار لە وڵاتی بێگانەیە زۆر احتیمالە زیاد نیە ژیانێک بۆ دابی نەکرێ حالی کارکردن هەیە بەس لە وڵاتی هەر هیچ نیە هیچ حالی کارکردن هەیە نەژیانی تیا ئیتر بەدیان چێ دانیش وڵی دا لە گەنجانەکەم هەموو کوردستان بەجێبێڵە با بۆ مافیانە بمێنێتەوە بەڵێ سپاس بۆ کاگلاوی سپاس بۆ پەیوەندیەکەت شێخ عوسمانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو شێخ عوسمان بەڵێ جان بەڵێ فەرموو بەڵێ کاکە جان زۆر وەڵام من بەس یەک شیعرە خوێنمەوانێ بووی بەڵێ فەرموو گوێ مێسام بەڵێ بەڵێ ئەڵێ تەمەنێک دێت و دەڕوا پێچی مێزەرێکە بەڵێ کوڕ و خۆبوونەوەکانیان بۆ نرخی کەرێکە بەڵێ کەرەکە هاواری مستەجوبیەتی نەبوورە کاک شێخ عوسمان ئەم شاشەیە هی ئەوە نییە ببوورە داوای لێبوردنەکەم کاک شێخ عوسمان کاک شێخ پێ دوانیە گەنجان ببنە بەشێک لە چارەسەری و گرفتانێکە لە کوردستاندا هەیە پێم وابێت کەلیمەکانت چەند وشەیەکی نەشیاوی تێدایە
بەڵێ باسە منەوە ئەوەش داڵێ بخەیناکە بەس لایشی گەنجان بۆچی ئەڕوا گەنجان بۆچی ئەڕوات بەڵێ بەڵێ گەنجان بۆچی ئەڕوا لەبەرەوەی نە ئیش و کار ماوە هەمووی لەژێر دەسەڵاتی خوانایە بێئیشن هەمووی جامعەی تەواو کردووە لە چ وڵاتێکە ئەم بەزمە هەیە ئێمە لەسەر چی ئەژین ئێمە لەسەر ئاڵتون و دەریای نەو دەژین وڵاتانی بەکرێکاری ئەژین و خۆشتی ژیانیشیانەیە وایە نا بەڵێ وایە ئەم خەڵکەکە وڵات بەجێڕێ باشە کاک شێخ عوسمان پێت وایە حکومەت دەبێت چ ڕۆڵی بگێڕێ لە چارەسەرکردنی ئەم کێشەیە و چۆن دەتوانێت ڕێگری لەوە بکات کە گەنجان بۆ هەندەران کۆژ نەکەن بۆ دەروی وڵات جا باشە مانەی تیان تێکرێت شەشتان پێ دوایە چیان پێ ناکرێت نەوەڵڵا بەڵێ حیاتی نابینی تاکرێت وایان ناکرێت چونکە بۆ ئەو یەکگرتنی خوان مەبەستی تایە بەساغم یاتۆ نەوێشی عەلەکە تەواو بکەی چێکە باشەکەم تەواو بدایە سپاس بۆ کاک شاوسمان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاک بەختیارمان لەگەڵ فەرموو کاک بەختیار پێما بێت پەیوەندیەکەی کاک بەختیار قەتع بوو بە هیوایەوە جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەرزان خێری دەڵێت لەبەرەوەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ژیانی تێدا نامێنێت عەلی ئەحمەد دەڵێت لەبەرەوەی کوردستان کۆمەڵێک مافیا بەڕێوەی دەبن و هیچ ئومێدێک نەماوە ئەحمەد عەبدوڵڵا دەڵێت لە داخی مەسئولی دز و درۆزن دەڕۆن هێمسابیت دەڵێت لە داخی دز محەممەد ڕەسوول دەڵێت چونکە مافیا وڵاتی زەوت کردووە و ناتوانێت شەرەفمەندانە گەنج بژی کامەران ڕەشید دەڵێت لەبەرەوەی حیزب بوو حکومەتەکەی کوردستان ژیانیان نێشتووە محەممەد عەوڵا دەڵێت لەبەر دانانی دەسەڵاتی حیزبی کاک لوقمانمان لەگەڵ سلێمانەوە فەرموو کاک لوقمان برای گیان چۆنی زۆر سپاس دەکەم کاک لوقمان وڵی خۆ لێبێ زۆر سپاس وڵی خۆش لەو گەنجانەی کە کوردستان جێڵن و بەرەوەندەران کۆ دەکەن بەڵێ کاک لوقمان چی وای لە جەناب کردووە ئەم قسەیە بکەی ئەم تەسەورێت لا دروست بێت ماما ئەوەی ئەمانە کردوانە ڕژێمی بەعەز نەکردووە بەڵێ من لە دایک بووم لەژێر تۆپوتایرە و ئەشکەنجا بووم تێگەیت بەڵێ یەک تاقە کوڕمەیە ئێستا بەرەوەندەران بەڕێم کردووە بەڵێ باشە بەڵێ وڵی خوا لەو گەنجانەی داوا لەو دایک و باوکانەیەکەمدا ئیمکانێت هەیە باشە کاک لوقمان پێت وایە بەڵێ پێت وایە گەنجان کاتێک کە بەرەو هەندەران کۆش دەکەن چارەسەری زۆربەی ئەو گرفتانە بکات کە لە مەسەرەن بۆ گەنجان دروست بووە یان گەنجان دەتوانن لە هەرێمی کوردستاندا ببنە بەشێک لە چارەسەرگرتنی گرفتەکان ئەگەر لە کوردستان هاتنن لەوە ئەبن بە سوتەمەنی ئەم دەسڵاتە بەس ئەگەر بڕۆن بۆ هەندەران وەکو ئەو دەقەیەکەیش لە هەندەران وا ڕەحمەندیە بکات بەڵێ بە سەلامەتی بگەن هەندەران وەکو ئەو دەقەیە لە دایک ببێتن ئاوە بەڵێ پێت باشە حکومەت چی بکات و چی لەسەر حکومەت بیکات بۆەوەی کە ڕێگری لەم کۆچە بکات حکومەت هیچ شتێ بۆ میلەت ناکا ماما بەڵێ من تەمەنم 75 ساڵە مواردم 75 ساڵە تەمەنم 32 ساڵە بەڵێ تێگە لەژێر تۆپوتایرە لە دایک بوومە بەڵێ ئەوە 26 دوای ساڵە حکومەتی کوردی پێگەیوە چی بۆ خەڵک کردووە حکومەتی ڕژێمی بەحەز لە سڵا 5 زیاری بۆ هەموو شعبی عێراقی سەربەگرت دەقەی مەعاشی نابڕا 7 ساڵ 8 ساڵ شەڕی لەگەڵ عێراق زۆر باشە کاک لوقمان پێت وایە کاتێک کە گەنجان بۆ کۆش دەکەن بۆ دەرەوەی وڵات لای نەوەی نوێ ئینتیما کەم بێتەوە و وابەستەی لای نەوەی نوێ کەم بێتەوە و باوەڕیان بە خۆشەویستی نیشتیمان نەمێنێت نیشتیمانی ئەگەر تۆ بچوتێنێ بە جەماعەتێک مافیا دروست بوو بێت بچوتێنێت ئەو نیشتیمانی چی بەڵێ کاک لوقمان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ دوو کاک کۆسرەتمان لەگەڵ ئەستەمانەوە فەرموو کاک کۆسرەت باشی داگیان زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکەم و هیوای چەکەوتنتان بۆ خازم سپاس دەکەم کاک کۆسرەت پرسیاری بەرنامەکە ئەوەیە بۆچی گەنجان وڵات بەجێ هەڵوانە بەڵێ باشە من گەنجێکم یعنی تکت و فیزەم بڕێوە 24 مانگ دەرەچم لە کوردستان یعنی بۆچی بەجێ هەڵم چونکە هیچ شتێکی دیان نیە نە ئیشی تایە بیکەم نە خوێندنی تایە بیکەم نە ئاو کارەبای مەزبوطە نە یعنی چۆنەڵی باکم ژیانێکی بۆ دابین کردوم یعنی هیچ شتێ نەماوە
کە گەنج خۆی بۆ دانێ دڵ بە شتێ خۆشکا بڵێ ئەمە ئایندەمە ئەمە شتێک وەڵای من داوا لە گەنجانی کوردستانەکەم نەفەری دیان نەمێنێ بڕوات دەبێت چ ڕۆڵێک بگێڕە لە چارەسەرکردنیەم کێشەیە و چۆن بتوانێت ڕێگری لەم کۆچە بکات بەچی ڕێگری دەکات حکوومەت یاریمی کوردستان آخر حکوومەتمان نییە ئەگەر حکوومەتمانە بووە قەینا ڕۆڵێکی بگێڕا بەس ئێمە حکوومەتمان نییە ئێمە کۆمەڵێ دز و مافیا هاتوو بەسەر حکم خۆیان کردو بەین لەم کۆمەڵێ چەکداری هەفسوودە دوای خۆی لەگەڵ ڕێزا بە دەوەمی مافاوچی کۆمەڵێ چەکداری هەفسوودە دوای خۆی کەس ناوێت قسەکات تیرۆریەکان کەس ناوێت قسەکایی فڕێن تێ هەڵەیان ئیتر نازانێ حکوومەتی چی کاکۆسرەت پێ دوانیە گەنجان بتوانن ببنە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان ئەو کێشانەی کە لە کوردستاندا هەن وەڵی ئەزانی چۆنە براکەم ئێستا من خۆم لە خودی خۆمە سێرەکەم خۆم بۆ چێ بم بە کوردیانی یعنی کورد میلەتێکە لەگەڵ ڕێزمان خۆم کوردم شانازی بە کورد نمیشۆکەم تا زۆرم حاشای لێ ناگەم بەڵام کورد میلەتێکی سپڵەیەکیشی لە بەچاوینە کورد خۆفرۆشە ئەوە خۆ ئیتر هەموومان باشە زانی کورد چی و چی کردووە و ئەوەی دۆزێ خوێنەوار بێ شتی خوێن بێتەوە زانێ کورد ئەوەدی هەبووە خۆی فرۆشتێتەوە خۆی بە وڵاتان فرۆشتێتەوە دایمە حکوومەتەکەمان ئەمان فرۆشێتەوە ئیتر نازانم من گەنج چاوەڕێکی لە گەنجەکەی زۆر باشە کاکۆسرە پێ دوایە یعنی بۆچی با بڵێن ناڕەزایی و گلەکانی گەنج وای کردووە کە گوێ بە مەترسیەکانی ڕێگەی کۆچکردن نەدەن بۆ هەندەران و بۆ ئەوروپا وەڵی براکەم مەترسی هەموو گەنجێ هەموو تاکیەکە ئەڕاتە ئەوروپا هەز بە مەترسیەکە چی وای کردو گوێ بە مەترسیە هەز بە غەریبی ماڵەوەیەکە هەز بە واگا کە دوورە بێت لە برادە دوورە بێت لە خۆشی ژیان یعنی تر چۆن ئەوێ کە چویتە ئەوروپا و ڕۆبەت هیچکەیت بێتە ماڵە خۆ بژێنی ئەمانە هەمووی ڕاستین بەڵام گەنج لە کوردستانە هەموو ڕۆژێکی مردنە یعنی تۆ سێریکە هەڵەسیەکی دەکات تریا بۆ دانیشی لە مێزەکە کوڕەمەسوولەیە کاتریاکە حیز دەکات ئەبێ بە زەحمەت دەست لە بچنە دەرەوە ئەمە کوڕەمەسوولیا ئەچی دەشوێنێ درۆ بە حاڵی هەموو شوێنێ کوڕەمەسوول یعنی یای کردووە کوڕەمەسوول و مەسوول و دز و گەندەم و هەموویەکی بە سیاری شاز و کاری باشیان پێیە و ئیتر گەنج یعنی نازانم گەنج بۆچی دانیشێ گەنجیش گەنجێکی بۆ منە بچێت بە کەسێکە ویشکان لە کوردستان ئاسیان چواردە ساعەت ویشەکە بە 15,000 یعنی هی بەچی باری ئەوەیە شۆچی تەکاتریا بۆ بیخۆی بەڵێ کاکۆسرە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاکۆسرە سپاس بۆ تۆ بەڵێ بەرەزان تاریق حەمە ئەمین دەڵێت لەبەر نەعەدالەتی و بێکاری گەنجان کۆچ دەکەن بەرەو دەرەوی وڵات شیرین نووری دەڵێت چونکە هیچ متمانەیەک بە دەسەڵاتداران نەماوە فاروق ڕەشید دەڵێت هۆکار زۆرن بەڵام لە سەدا 90 حیزبەکانن ڕاستۆڵ محەممەد دەڵێت لەبەر ئەوەی حکوومەت ژیانی بۆ خەڵک نەهێشتۆتەوە ڕاستگۆ محەممەد دەڵێت لەبەر ئەوەی دوای 26 ساڵ لە حکمڕانی فاشیل بوو بە پاشاگردانی بۆیە گەنجان کۆچ دەکەن بەرەو هەندەران بڕۆڵقمان دەڵێت لەبەرەوەی سەرۆک ماوەی بەسەر چووە پەرلەمان داخراوە ڕێکان وەرتی دەڵێت لە داخی ئەم گەندەڵانە جێی دەهێڵین چێما لەگەڵا کاکسندیمان لەگەڵ لە زاخەوە فەرموو بەڵێ ئەم کاتەر بەش قوربان سپاس بۆ تۆ کاکسندی دەستخۆشی لە بەرنامی جەنابەتەکەم زۆر سپاس ڕاستی بەرنامەیەک لە شوێنی خۆیدا زۆر سپاس بەرنامەی وە لەسەرەوەی گەنجەکان بوو کوشتێکەکەدا ڕوو بوو دەرەوەی وڵاتەوە نییە بەڵێ کاکە گەنجەکان شتی خۆی نییە بەخوا پێش 1 سەعات بەخوا سێت بۆ خوا هەدەخۆم پێش 1 سەعات ملەنەکەم دوکانی کابرایەک بووم لە زاخۆ بەخوا کوڕێکی گەنج یعنی بسڵمان بتەدەین دل نەکە لە تەماشای بەزنیان کوڕێکی هاتووە بە کابرای گوتووە کاکە قۆمسۆرێکی ماڵی من هەیە دەیفرۆشم لەبەر عیالی خۆم دەدەم بڵی زەیتم نییە کابرا لە ئێمە لەگەڵ ڕویشتونە ماڵی وەڵڵەح دووشێکی نەبوو لەسەر دانیشت وەڵڵەح قۆمسۆرێکی هەبوو 4 پارچەی جلی تیا بوو ئەوە لە ناو جەرگی زاخۆدا ئای کاکە ئەو گەنجەکە چی قوڕی بەسەری خۆی وای بکرد باشە کاک سندی پێ دوایە ئەمانە هۆکار بن بۆەوەی کە گەنجان بەرەو دەروی وڵات کۆچ بکەن بەڵێ کاک سندی پێ دوایە ئەمانە هەموو هۆکار بن بۆەوەی کە گەنجان بەرەو دەروی وڵات کۆچ بکەن وڵی کاکە ئەمن وڵات ئەمن ناڵێم با کۆچ بگرم بەڵام ئەگەر گەهشت سەری دفنی بەشەر ئەی بەشەر چی بکرد کاکە خۆی بکۆژێت ئەی نابێت بچتن ینی بە دوای ژیانی خۆی و مناڵ و ماڵ و مناڵی خۆی بگەڕێتن ئەی کاکە عیلات چییە؟ ئەی جەریمە نییە کاکە ئێمە ئاوارە من لە کوردستان کا ئەی کاکە وە کابرا لێرەیە ئاوارەیە
مانگی باید $20 بس ارزاق خوشت وردگرد بو مالو منالی ای امن حتی 2 کیلوی شکر بو من دید جام درد کاکا ای من چون لیره بشیم زۆر باشە کاک سندی پێ دوای حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات بۆ ئەوەی کە ئەم کێشەیە ئەم گرفتە چارەسەر بکات والله کاکا ئێمە بەڵێ بەڵێ کاکا ئێمە داوامان لە هەموو بەرپرسانی حکومی و سیاسی و هەر کەس حزبەکان هەیە کاکە دەستی خۆی بکەنە ناو دەستی یەکتردا ئەو وەزعەکە تۆزێک چاکیکەنەوە ژیانی خەڵک چاکینەوە والله خەڵک برسیە بەخوا خەڵک نییە نان لە ماڵی خۆی بخۆن و کاکە من زۆر سپاسی جەنابتان دەکەم و دەستخۆشی دووبارەش لە بەرنامەی جەنابتان دەکەم زۆر سپاسی دۆکەین کاک سندی سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت زۆر سپاس دەکەین شیرین نووری دەڵێت چونکە متمانە هیچ متمانەیەک بەم دەسەڵاتە نەماوە بۆیە گەنجانمان کۆش دەکەن بەرەو هەندەران فاروق ڕەشید دەڵێت هۆکار زۆرم بەڵام لە سەدا 90 حیزبەکان ڕەسوول محەممەد دەڵێت لەبەر ئەوەی حکومەت ژیانی بۆ خەڵک نەیەشتوتەوە ڕازگۆ محەممەد دەڵێت لەبەرەوەی دوای 26 ساڵ لە حکمڕانی فاشل بووە پاشاگردانی بۆیە گەنجەکانمان بەرەو هەندەران کۆش دەکەن بڕوا لوقمان دەڵێت لەبەر ئەوەی سەرۆک ماوەی بەسەر چووە پەرلەمان داخراوە بۆیە گەنجان کۆش دەکەن ڕەکان وەرتی دەڵێت لە داخی ئەم گەنداڵانە جێی دەهێڵین کامیل ئەحمەد دەڵێت تەنها بێهیوایی بوونە لە حکوومەتی کوردی زانالتیف دەڵێت چونکە هیچ ئومێدێکیان بەم دەسەڵاتە نەماوە عوسمان جەبار دەڵێت لەبەر بێکاری و ستەم و نەمانی ئینتیما بۆ وڵات چاولێکەری منزەر ئەحمەد دەڵێت بۆ ئەوەی وەکو مرۆڤ بژین بەرەو هەندەران بۆیە بەرەو هەندەران کۆش دەکەن کێمە لەگەڵا وەڵامان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو ئەم کاتت باش ناو لە پەیامی گۆ زۆر سپاس کاک پۆڵا فەرموو من پێم وایە دۆخی خەڵکی هەرێمی کوردستان تەنها یەک کەس و یەک شەخص لێ دەربچیارە ئەویش مەسعود بارزانکە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باشە کاک پۆڵات پێ دوایە کۆچی گەنجانیان چارەسەرکردنی کۆچی گەنجان لە ئاستۆی کێ لە ئاستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە وباقي حكمتي شون بقيفاتي يا شيخي دوال كاك بولاد هذا الصالين كعادة عن الكهرباء کاک بۆڵات کا بەبێ ناوهێنانی هیچ کەس و لایەنێک ئێمە باز لە کۆچی گەنجان دەکەین ئەگەر پرێت لەسەر تەوەرەکە شتێکت هەبێت من شد نایە گەنجان لەم وڵاتەدا بێبوونێت بوون حرەکەتی بەڵێ بەڕە سپاس بۆ کاک بۆڵا سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت زۆر سپاس دەکەین زاناتیف دەڵێت چونکە هیچ ژمێدێکمان بەم دەسەڵاتە نەماوە عوسمان جەبار دەڵێت لەبەر بێکاری و ستەم و نەمانی ئینتیما بۆ وڵات و چاولێکەری گەنجان کۆش دەکەن سارا سەید دەڵێت لەبەر نەبوونی هەلی کار و دامەزراندن و نەبوونی خزمەتگوزاری و گوێنەگرتنی حکومەت لە ڕای خەڵک علی عومەر دەڵێت لە خۆشی ئەم دزانە بەرەو هەندەران کۆش دەکەن مەڵە بەڕێزان ئەمەش ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیان کەم لێرەدا بۆم خوێندەوە لە ڕێگەی کۆمنتەکانەوە و هەروەها لە ڕێگەی پەیوەندیەکانەوە هاوڵاتیان ڕێی خۆیان وت وها بۆ چوونی هاوڵاتیەک جیاوازە کاک فاروقمان لەگەڵا لە بجێ تازەوە فەرم کاک فاروق کاک فاروق کاک فاروق کاک فاروقیان فەرموو فاروقنی بڕیار کامێران کاک بڕیار فەرموو کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک عەبدوڵڵا ئەمام کاتێ باش زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا برا گەورەکەم بەنیفەرێ بەرنامەکە تەوەرەکە وەڵای نەمزانی چی بوو بەڵێ کاک عەبدوڵڵا پێ دوایە گەنجان بۆچی بەرەو هەندەران کۆش دەکەن هۆکاری کۆچکردنی گەنجان چیە بەرەو هەندەران وەڵای برا گەورەکەم هۆکار خۆی ڕووی و ئاشکرایە کە لەبەر خاتی ئەم گەندەڵان و لەبەر خاتی ئەم منافقانێ ئەجرێت چیە لە وڵات وەڵاهی بیللاهی تەڵای هەر کێکی ناری خوایە من لەم کوردستانەیە ئیسا خۆ بەرەکەم زانم هەموو قەوم و کەس مڕۆی لەبەر خاتی چی ڕۆخوایان لەو ئاوە لەبەر خاتی نەربەتی و نەهامەتیکە ڕزگاریان ببێ بەڵام هیوادارم ئینشەڵڵا کە ئێوە حکومتان گرتە دەستش بەخوای گەورە ئێوە زۆر لەوان باشتر بن و حەقی ئەم نەهامەتیەمان بۆکەنەوە بەڵێ کاک عەبدوڵڵا
پێ دوایە گەنجان ناتوانن ببنە بەشێک لە چارەسەری گرفتەکانی هەرێمی کوردستان؟ باوانەکەم لە هەموو واتێکا گەنج بۆ بە چارەسەر چۆن لە کوردستان نابێت بەڵام بەداخەوە نایەڵن مافیاکان و فرۆشەکان نایەڵن ئیتر تەمەنامە لە ئەڵڵا هەیە ئینشاءڵڵا هیچ بێشیوەکو ئێوە بێ بە سەبەب کە ئێمە لەم نەکبەتی ڕزگارکە هەر ئەو لە دەسەڵاتمانی ئێمە برا گەورەکەم زۆر سپاسی بەرنامەکەش و خۆشتانەکەم زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا. کاک ئەحمەدمان لەگەڵ کردکۆ فەرم کاک ئەحمەد. کاک ئەحمەد ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کسپەی بۆی بە باشی گوێم لە سەڵتی جەنابەت بێت و دەنگەکەی تێ بکات. ئەم کاتە دوازبرات. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. بەڵێ ئەوە کردم. بەڵێ. برا جوانەکەم قەزەی ئەم ڕێفرادۆ شتانە کە خەڵک باس پێکا لێ نییە کە ڕێبات سەرۆک بەرزانێ ئەمەداتی کاک ئەحمەد ئێمە باس لە کۆچی گەنجان دەکەین. ئەمە گۆڕانە کاک ئەحمەد یانگەرەکە بەڕاستی ئەبێ یەک دەنگ بن. گەرەکیان نییە دێنین با نەجاتمان دێت. باشە کاک ئەحمەد پێ دوایە گەنجان بۆچی بەرەو هەندەران کۆچ دەکەن؟ چی وای لە گەنجان کردووە کە بەرەو هەندەران کۆچ بکەن؟ قەزەیەوەی گەنجان بەرەوەندەران گەنجەکان خەتای سەرسوکارێتی ئێمە ڕاستە حکومەت تاوانەیە بەس ئێمە شەبێ خۆمان حەڵدەی کۆمەلگار ڕێک بخەین و قشمان وێ کۆمپشت حکومەت بگری تا نەجاتمان دێ لەم قەیدان. باش ئەرکی حکومەت چێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ کاک ئەحمەد ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکە کسکەی بۆی باشی گوێم لە سەڵتی جەنابەت بێت. ئەرکی حکومەت ئەوە ئەرکی حکومەت ئەوەیە ڕاستە تا حکومەت کەم تەرخەمە بەس ئەویش نیەتی کاکە سوسەی کە ملەت سەرێ زۆرە وای تارێک کشتی بدا گەنجە شتە ئێمە ئەبێ کشمان نیە گەنجی ئەگام ڕووپیادۆمە بکرێت شەڵا کشمان نەجاتمانەوێت بۆ پێکەی بدەیت عەقڵمان بۆ باش کاک ئەحمەد پێ دوانیە کاتێک کە گەنجان ئێستا کاک ئەحمەد بەرزانی بگرێ و با خەڵک نەجاتی کاک ئەحمەد پێ دوانیە کە ئێستا گەنجان کۆچ دەکەن بۆ نەوەی نوێ جارێکی دیکە ئینتیمای نامێنێ بەرامبەر بە خاکەکەی بەرامبەر بە وڵاتەکەی وارووا وابەستەی وڵات و نیشتیمانەکەی نابێت پێ دوانیە ئەم کۆچی گەنجانە کاریگەری لەسەرم لایەنە هەبێت. کاکە حکومەت و چۆڵکردن کەس نابێ ئێمە ئەبێ پشمان وەخوا خایل بێت. بەڵێ چۆڵکردن ئێمە پشمانیشانی نادێ لە بەردەم کافر و ئەمریکاویان دوانەمانە دۆچن و چۆفەر گەنجەکانمان بنێرین هەبێ پشمان تێ خۆشین ئەم حاڵەت چارەسەرکەین. بەڵێ چۆڵکردن زۆر حەیفە بۆ ملەت. بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سپاس براکەم. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان زۆر سپاس دەکەم. خونچەخانمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرم خونچەخان. بەڵێ بۆ هیوایی جارێکی دیکە خونچەخان توانێت پەیوەندیان پێ بکاتەوە پێم وایە بێت پەیوەندیەکەی کۆتایی بهات یان پەیوەندیەکەی خەتە بوو پچڕا. بەڕێزان ئەمە ڕێی هاوڵاتیان ئەمە بۆ چوونی هاوڵاتیان بوو کە گوێتان لێ بوو گوێبیست بوون تۆی هاوڵاتی کە بە دیارم شاشەیە و دانیشتووی گرنگە ڕێی خۆت هەبێ پێ دوانیە کە بۆچی گەنجان کۆچ بەرەو دەروی وڵاتەکەن پێ دوانیە گەنجان بتوان ببنە بەشێک لە چارەسەری ئەو گرفتانێکە لە کوردستاندا هەیە و ڕێگای هەندەران نەگرنە بەر و ئایا چی وای لە گەنجان کردووە کە گوێ بە سەختیەکانی ڕێگەی کۆچکردن نەدا بۆ هەندەران و زۆر جار دەبینین ئێمە گەنجامان لەو ڕێگە سەختەدا دەبنە قوربانی وەروەها چەندین داستانی گەورە گەورە تۆمار دەکرێت لەسەر ئەم کۆچکردنە دەرەوە بەرەو هەندەران. بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنجوو بە چوون و تێبینیەکانتان بۆ ئێمە بنهێرن وەروە دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەیە پەیوەندی بە ئێمە بکەن و پێکەوە گفتوگۆ ئێمە بابەتە بکەین. کاک ڕێبارمان لەگەڵ لە دوکانەوە فەرم کاک ڕێبوار. بەڵێ کاک ڕێبوار. ئەو بەرنامەی نییەوە. بەڵێ کاک ڕێبوار. کۆچکردنی گەنجانەوە. بەڵێ. کاک ڕێبوار پێ دوایە بۆچی گەنجان کۆچ بەرەو هەندەران دەکەن؟ چی وای لە گەنجان کردووە کە کۆچ بەرەو هەندەران و دەروی وڵات بکەن؟ لەبەر دەسەڵات بێزارە. بەڵێ. دەسەڵاتێکی دەسەڵاتێکی خواردوومانەیە دەسەڵاتێکمانەیە تر خوێنی خەڵک دەبژێ خەڵک باسارە بڕۆ بەرەو هەندەران. کاک ڕێبوار پێ دوای ئەو دەسەڵاتە دەبێت چ ڕۆڵێک بگێڕێ بۆی ئەم کێشەیە چارەسەر بکات و ڕێگر بێت لە کۆچی گەنجان بەرەو ئەوروپا.
چارەسەری نەماوە هیچ چارەسەری نەماوە ئەمڕۆکانە خەڵک دەرەخەتی ئەم زرێزانە نایە بەڵێ پێ دوانێک گەنجان ببنە چارەسەری بەشێک لە گرفتەکانی هەرێمی کوردستان بتوان چارەسەری بکەن چارەسەرەکە بەڵێ بەڕاستی کورد پێویستی بە سادەیش بەڕاپەرنێک هەیە بەڵێ جای دەتوانێت ببنەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ کاکرێبوار سپاس بۆ پەیوەندیەکەت لە دوکانەوە لەگەڵمانە بووی بەڕێبەرزان ئێوەش دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەوەیە دەتوانن پەیوەندیان پێ بکەن پێکەوە گفتوگوی ئەم بابەتە بکەین کە دیاری دەکەنە ڕوا دەتوان لە ڕێگەی سکایپەوە پەیوەندیان پێ بکەن و ڕای خۆتان بڵێن لەسەر ئەم بابەتە و هەندێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆمان هاتووە شادی شێخ فەرەج دەڵێت لەبەر نەبوونی کەرامەتی مرۆڤ لە کوردستان بۆیە گەنجەکانمان کۆش دەکەن محەممەد حسێن دەڵێت کێشە بەس نەعەدالەتیە دەسەڵاتداران دروستیان کردووە و گەنجانیش کۆش دەکەن ئیفان شێخ محەممەد دەڵێت لەبەر ناومێدی بوون لەم دەسەڵاتە کەشبی نەبوون بە دوا ڕۆژ نەک گەنجان بۆیان بکرێت لە سەدا هەشتەی خەزانەکانیش دەڕۆن کاک محمودمان لەگەڵا لە هەولێرەوە کاک محمود ئەم کاتت باش پێ دوایە بۆچی گەنجان کۆش بەرەو هەندەران دەکەن و وڵات بەجێ دەهێڵن بەڵێ زۆر سپاس ئەو کاتەوە باش سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم من بۆ سێ فاکتەری ڕێنشی دەژێرمەوە کە گەنجانی ئێمە ئەوڕۆ کۆز دەکەم بۆ دەرەوەی وڵات یەکەم شێت نەبوونی سەروەری کات نەعەدالەتی کە دامەزراوە سیستەمی حکومەت پێ دوای کێ بەپرسە لەم خاڵانەی کە جەنابەت باسی کرد گەنجی ئێمە من بە بەڵگە پێ دەڵێم لە هەولێر دەژین ئەو گەنجانەی ئێستا لە حەدیقەکان و لە پارکەکان ئاسوورەنەوە کە دیدار هیچیقانیان نییە ئەگەر هەری کاریان بۆ بدەستەوە بڕوا کە ناڕوا کە ئەچێتە هیچ هەر سەحەتیشی خۆیە کە دێ ئەخەوێ و بانی خەمی شەکەیەتی و ژێرژانی خۆی دابیندەکە ئەما دوو فاکتەری سێیەم شتێک زۆر لەلای ئێمە زۆر یعنی چیا و باوە لەناو هەرێمی کوردستان بە هەزاران کەس بن دیوار ئەوانەی کە خزمیان مەسوول ئەوانەی کە بەشارێکیان گەورەیە ئەوانە هەموو وای کرد و خزم کەس کارخوانی های لای بژین بەڵام گەنجانی ڕەش بوت و ئەوانەی لە داماون حتا من دیوە یعنی کە لە مزگەوتەکانە ناچنەوە ئەڵێ وەڵی تیکە هەم مزگەوتەکە باسە لێژ تا حەسەکە هەتا خوا دەرگایەکمان لێ کاتەوە باش خۆم مزگەوتی شەربەوە نەوە کە تۆ نێژێک تاعاقب ئەبێتی کارسی بش بکرێت خوا فەرموویەتی کاک محمود پێ دوایە کاک محمود ئیشش بکەوە تاریخەکەشی بەریکاتەوە مامکەلەی بێتیکە بۆی ئەم فاتەنەوەلی کاک محمود با کۆچ بکەم بۆ دەرەوە بەداخەوە زۆر بەداخەوە بەڵێ زۆر باشە کاک محمود پێ دوایە چارەسەرکردنی ئەم کێشانە ئەکەوێتە ئەستۆی کیە و چۆن دەبێت چارەسەری ئەم کێشانە بکەن بۆی هەندەرە بۆی ببوورە گەنجان بەرەو هەندەران کۆش نەکەن وەڵی ئێسمە خۆی زۆر بەڵێ حکومڕانی ئێمە سەختەکە كرتبيشي لامن تومارا سپاس بۆ کاک محمود کاک محمود سپاس بۆ پەیوەندیەکەتان کاک هەردیمان لەگەڵ لە سلێمانیەوە پێم وا بێ پەیوەندیەکەی کاک هەردی قەتع بوو بەڕێزان محەممەد حسێن دەڵێت کێشە بەس نەعەدالەتیە و دەسەڵاتداران دروستیان کردووە شاخەوان وەردی دەڵێت بەهۆی بەرگە نەگرتنی ئەم هەموو نەعەدالەتیە لێرە هەیە کۆشکردن زۆر پێویستە محەممەد سوچی دەڵێت کێشەی گەنجان نەبوونی پەروەردەیە نەبوونی دامەزراندنە نەبوونی خۆشەویستیە بۆ خاک بەداخەوە حیزبەکانی کوردستان ناتوانن وەکو پێویست پەروەردەی بکەن و لەسەر خۆشەویستی بۆ خاک محەممەد حەسیب دەڵێت لەبەرەوەی کێشە هەیە کێشەی هەیە و برسیە حکومەت دوو بنەماڵای مافیا ئەم حکومەت ئەم هەرێمە بەڕێوە دەبن من هاوڕێم هەیە بە دوو مناڵەوە دەڕوات ئامانج محەممەد دەڵێت لەبەرەوەی یاسا لە وڵاتەدا نەماوە تەنها زوڵم و نەعەدالەتی هەیە بەڕێزانم بەم شێوەیەش ئەمە با بڵێن بەڕۆ بۆ چوونەکانی هاوڵاتیانە ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێ بکەن بزانین بۆچی هاوڵاتیان کۆش دەکەن ینی لە ساڵانی هەشتاکان و نەوەکانیش لە کاتی شەڕی ناخۆ و ڕووداوەکانی تردا هاوڵاتیان بەرەو هەندەران کۆچیان کرد و ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان لە ساڵی 2015دا کاتێک کە شەڕی داعشەوە نەبوونی موچە ئەم گرفتانە هەبووە هاوڵاتیان جارێکی دیکە بەرەو هەندەران کۆچیان کردوێتەوە
بورن هەروەها ئێستا لە ساڵی 2017دا جارێکی دیکە ئەم کۆشکردنە سەری هەڵداوەتەوە زۆرێک لە چاودێران و زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە کە کێشە و گرفتەکانی کوردستان قەیرانەکان نەبوونی کارەبا نەبوونی ئاو و نەبوونی با بڵێن هەلی کار و هەلی دانەمەزراندن یان دامەزراندن با بڵێن کە گەنجێک تەخەڕوجەکە و زانکۆیان پەیمانگایەک تاو دەکات دوایتر دانامەزرێ و هەلی کار نیە بۆی کار بکات لەبەر ئەمە هۆکارێکە بۆی کە گەنجان کۆش دەکەم بەرە و دەڕۆی وڵاتێکمان لەگەڵە کاک عەلیمان لەگەڵە سلێمانی فەرموو کاک عەلی. ئەم بەرنامەیەکە ئیساهالی پێشکەشێکە کاک عەلی فەرموو بەڵێ. ئیساگە حالی حاضر ئەو بەرنامەیەکە ئەو پێشکەشێکە بڵێن باس هیچ کێشەی ئەم خەڵکە با بڵێن کە ئەم بەرنامەیەکانە لەسەر دەوڵەتی کوردی با بڵێن حقی ئەمسالەکان بدرێت حقی ئەوانە بدرێتەوە حقی جماعەکانی هەوڵاتیان بدرێت مافی نەوتەکە تۆزی بدرێت بەسەر خەڵکەکەیە ئەگەر خەڵک کاتە بۆچی خەڵک ئەڕۆ بۆ هەندێران خەڵک بۆچی ئەڕۆ بۆ وڵاتانی دەرەوە بەڵێ کاک عەلی پێت وایە گەنجان بتوانن ببنە بەشێک لە چارەسەری گرفتەکانی یاریمی کوردستان؟ بەڵێ ئەگەر داهاتی نەوتەکە ئەگەر دەست بەدەی پێویست كل مرة أجربت ودهاتين ودهاني دهاتين واركب خط وجيب هذا الأرواح. بلى. أي أجر إيشو كارو كسارة شو خط وجيب هذا الأرواح. هي بلى. بس ما خاطرها. بلى. كاغ علي هو شارسري أم كيشيا اللي أستويكية. شارسري من أول كعلم أجر دهاتي أو لو تبدي عدالة يخوج كهرباء توزيع كده تفاهم رتينا تفاهم مثلا ولا كان تقول شيء عام بابري بلك هذا ايش فرق الجوازيه اجل خط هذا وكيل هذا بدر هذا بله هر اون كيف جنبك بله سپاس بو کاغ علی سپاس بو پیوندگی جناب ابراهیم صاحب خدا زور سپاس دامادی خواست خدا نگو زور سپاس بله برزان ئەمەش ڕێی بۆچوون یەکێکی تر بوو لەو هاوڵاتیانی کە پێی وایە کە دەسەڵات بەرپرسەوە دەبێت حەقی گەنجان بدرێت و گەنجان داینامۆن و گەنجان با بڵێن بەدیهێنەری یان دروستکەری وڵاتن یان دەتوانن گۆڕانکاری گەورە بکەن و لە وڵاتانی ئەوروپیشدا لە وڵاتانی دەروەشدا گەنجان پشتی شیریان بەرکەوتووە لە گۆڕانکاری لە وڵاتەکەیاندا و لە هەموو معادلانی کە بەسەر وڵاتدا هاتووە. بەڕێبەرزان بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەوێ خۆشەویست شاد ببینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.